موچەشیان وەرگرتووە بەڵام ناگەڕێنەوە سەرکار و درێژە بە بایکۆت و خۆپشاندان دەدەن. کارمەندانی هاتوچۆی سلێمانین هەموو ڕۆژەیەک لە بەردەم باخی گشتی خۆپشاندان دەکەن. داواکاری ئەوان هەڵوەشانەوەی لێپڕینی سەدا 21 سێ ڕۆژجارێک موچیان پێ بدرێت و ئەو پاشەکەوتەی لای حکومەتە بۆیان بگەڕێتەوە. مەرجەکانیان جێبەجێ نەکرێت، دەڵێن ناگەڕێنەوە سەر کارەکانیان. بڕیارە سبەیش لە بەردەم بەڕێوەبەرایەتی گشتی هاتوچۆی سلێمانی خۆپشاندان ئەنجام بدەن. تاکەی ئێوە بەردەوام بە بایکۆتە دەن و ناگەڕێنەوە سەر کارەکان. هەتاکو مافەکانمان بەدەست دێنین، هەتاکو مەعاش نەبێ بە 30 ڕۆژ جارێک، هەتاکۆم سایە 20ەکەی کە لێمان بڕاوبۆمان نەگەڕێنێتەوە ئێمە بەردەوام بین. چووکە دڵنیاین مانگی داهاتوو 50 ڕۆژ 60 ڕۆژەوە مەعاش زایدە نەگە سایە 21 نەبێت زیاتریشە. دڵنیاتەکەمەوە ئەگەر حکومەت ڕێگە بۆ با کە موچەی هاتوچۆی سلێمانی بۆ کارمەندەکانی سەرف کرێ ئەتوانێت لە ماوەی یەک ڕۆژایەک موچەی تەواوەتی با بە سەرجەم کارمەندەکان لە ماوەی ئەو 30 ڕۆژە پاشکەوتەکانیش بنەوە بە کارمەندانی هاتووە جگەل لەوەش ئەتوانێت موچەی چەنەها شوێنەکەش دابینکە، یعنی ئەمنە هاتووە ئەمنە زۆرە. ئەم تقریبی نزیکەی سێ هەفتەیەکە ئێمە بایکۆتمان کردووە، نزیکەی 2000 دەفتەر دۆلار زەرەر لە حکومەت کەوتووە. یعنی هەر ڕۆژ حسابی کە نزیکەی ملیارێک و 200 میلیۆن دینار کە لە پارێزگای سلێمانی بەس لە پارێزگای سلێمانی بێ ئەمە ئامارە لاتەیان زانیاریان بە دڵنیاییەوە پێدەڵێن. داواکاری ئێمە ڕوونە موچە 30 ڕۆژجارێک و ئەم بڕینا کە ئەم مانگە بڕیوانە ئەم بڕاوەش بچێتەوە سەر مانگی داهاتووتر و مەعاش فول بێتەوە وەکو پێشووتر، بەدەر لەوەش کە وەکو پێشووتری لێبێتەوە 30 ڕۆژجارێ بدرێ. ماوەی 21 ڕۆژە کارمەندانی هاتوچۆی سلێمانی بایکۆتی دەوامیان کردووە و شەقامەکانی سلێمانی چۆڵ کراون. مامۆسایان و فەرمانبەرانیش پاڵپشتی داواکاریەکانی ئەوان و فۆرمێکیش پڕ دەکەنەوە کە هەمووان واژۆی دەکەن کە موچەکانیان بگەڕێتەوە سەر بەغدا. منیان لە تەشتاشت ئانوو چاکسازیەکەین لە دوو بانیان جێم نابێتەوە لە چاکسازیەکەین، ئەمە هەر نەتەواو نەبوو. ئەمە یەک شتێکی زۆر گرنگە، حکوومەتی هەرێمی کوردستان بە ڕسمی سقوتی کردووە، بەڵام کەس غیرەتی نەیعلانیکە. ئەمە دوو سێم بزانە هیچی تێ ناچێ وەزیری خوێندنی باڵا بێتە ئێرە بڵێ کاک مەحەمەد تۆ لەلای من دەوام ئەکەیت، ئەرێ چییە تۆ 5-6 ساڵ لەسەر جادەی بۆ نایە بەلامانە. وەزیری ناوخۆ با بێسەرێ لە کارمەندەکان با بڵێ کارمەندانی ناوخۆ بەڕێوەبەرانی دایرەی مرور ئێوە کە لێرەن داواکارەکانتان چییە؟ دکتۆر هەڤاڵتۆ بۆ نایی هەر سەرێکی مەیدانی بی ئەندام پەرلەمانەکان ئێوە چینیانی بۆ خانەنشینی خۆتان کۆ بنۆڵن وەکو شیری دایکمان پێمان حەڵاڵە، بەڵام من مافم نەبێ داوای موچەکەم کەم لێشم ببڕی هێشتا تۆ هەر قسە نەکەی. پیاوێکی وەکو ئەحمەد حاجی ڕەشید یعنی پیاوێکی وازیرەک نەک داهاتی کوردستان وەڵاهی قابلیەتی ئەوەی هەیە شەرەفی خۆتی پێ بستێری. پیاوێکی وەکو ئەنوەر سەنگاوی، پیاوێکی وەکو دارە ئەمین، زۆر کەسانی کە یعنی بەڕاستی لە پەرلەمانە لە حکومەتە لە هەموو شتێک هەڵوێستیان هەبوو بەڕاستی دیفاعیان لە فەقیر وەژار کردو بەڕاستی. ئێمەش هاتنی ئێمەش بۆ سەر ئەم جادە و شوێنانە لایەنێکی خۆمان ناتوین بەڕاستی بە حەقەت ئێمە لە 2014 وانێ ئەوە بەدەست نەبوونی موچەوە نەکرد کارمەندانیەت چوە هەموو موچەخۆرانی حکومەت ژیری خواردن. لە ڕاستیە ئەمەش وێنەیە کە لەو فۆرمانەی کە زۆربەی زۆری داخوازەکانمان لە ڕێی ئەم فۆرمەوە کۆی واژۆکان کۆەکەینەوە و لە ڕێی تیمێکەوە کە بەڕاستی ئێمە وەکو گروپێک هەستاوین بە کۆکردنەوەی واژۆکان و تاوەکو کۆنتاکتە دروستکەین بۆ ئەوەی بەڕاستی بۆمان دەرکەوتووە کە حکوومەتی هەرێم توانای بژێوی تاک بە تاکی داهات ئەم کۆمەلگایی نەماوە و بەڕاستی بینەقاقەی میلەتی تەواو هێناوەتە سەر ئاقارێک کە بە جددی خەڵک ئێستا لە لێواری مەرگە ئەژی بۆ دەربازبوون لەو دۆخەش بەڕاستی تەنها پێگە و ڕێگە و جێگەمان ئێمە تەنها گواستنەوەی و داواکاری مافی ڕەوای خۆشمانە. لە ماوەی ئەو 21 ڕۆژەدا کارمەندانی هاتوچۆ هیچ بەڵێنێکیان پێ نەدرا بۆ چارەسەرکردنی گرفتەکانیان، تەنانەت وەڵامیش نەدراونەتەوە. ئەوەش بە تەواوی ئەوانی نیگەران و نائومێد کردووە لە حکومەت. داوا لە کارمەندانی هێزەکانی دیکەش دەکەن بێنە ڕیزی ئەوانەوە و داوای مافی خۆیان بکەن، چونکە دەڵێن بە فراوانبوونی بازنەی خۆپشاندانەکان فشارەکان لەسەر حکومەت زیاتر دەبێت. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.